دیمەنی ڕێپێوان و ناڕەزایەتی سێیەکەمەکانی زانکۆ و پەیمانگاکانی هەرێمە کە بۆ 34هەمین جار لە بەردەم ئەنجومەنی وەزیران گرتبوونەوەی ناڕەزایەتی ئەنجام دەدەن. ئەوان داوا دەکەن حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم یاسا جێبەجێ بکات و دایان بمەزرێنێت کە لە ساڵی 2017ەوە تاوەکو ئێستا دامەزراندنی یەکەمەکانی زانکۆ و پەیمانگاکان بە بیانووی جیاجیاوە وەستێنراوە. وەرن بەدەم داواکاری سەرجەم دەرچوو یەکەمەکانی زانکۆ و پەیمانگاکانەوە مان دەگرین و ناڕۆینەوە و چاوەڕوانی ئێوە دەکەین. تاوەکو کەی ئێمە چاوەڕوان بین ڕۆژێک، دوو ڕۆژ، مانگێک، دوو مانگ، ساڵێک، دوو ساڵ خۆڕاگری ئێمە تاوەکو کەی بێ ئەوە وابوو بە 6 ساڵ ئێمە لە چاوەڕوانی بەڵێنی ئێوەداین و چاوەڕوانین. سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ خۆی بێ بەدەنگ داواکاریەکانمانەوە و بێتە ناومان و گوێ لە داواکاریەکانمان بگرێت. بەشێکی تر لەو دەرچوانە باز لەوە دەکەن گەرچی یەکەمی سەرئاستی زانکۆ و پەیمانگاکان بوون بەڵام وا تەمەنیان هەڵکشاوە و هیچ ئاسۆیەک بۆ ئایندەیان بەدی ناکەن. من تەمەنم 33 ساڵە کەی نێدام دەمەزرێنی باشە کەی دام دەمەزرێنی ئەگەر قەرار وایە هەردام نەمەزرێنی و وڵاتەکە هەروابی بەڕاستی ئەمن نەکارەکەی بیکەم هەزاران دەوڵەت دێ لێرە کار دەکەم من کاریشم بەبەر ناکەی باشە من ئێستا بە مافی یاسایی خۆم هاتیمە پێشت من کەسێکی یەکەمم بەجێرەی قانون هاتیمە داوات لێ دەکەم ئەو فەقەرە قانونیە جێبەجێکە کە سەیەکەمەکان دوای تەخەڕوجیان دەبێت بمەزرێن فەرمووتەنە ئەوەمان لێ جێبەجێ بکە سەرباری ئەو ئێمە باج دەرین ئەمە بە هەر جۆرێک بیباجی خۆمان دەدەین ئەمە لە هەر یاسا و قانونێک دەردەچی لەسەر ئەمەی هاوڵاتی جێبەجێ دەکرێت باشە ئەو قانونەکە هەیە باشە بۆ لە مەسلحەتی ئێمە جێبەجێ ناکرێت تا ئێستا معاناتی هەموو کەس لە کاتی خوێندن زۆرە بەس ئەمن تەسەوڕکەم ئەوەی کە لە بۆ یەکەمی هەوڵ بدا زۆر زیاترە لەوانەی کە تەنها لە بۆ دەرچوون هەوڵ دەدەن لەبەرێ ئەمن شەو ڕۆژم خستە سەری کە تاوەکو دەرەجەی باش بین و یەکەم بم تەنها لەبەرەوەی کە دەیدا دەمەزرێم دەی ژیانم خۆشتر دەبی کەچی نا ئێستا مێردەکەم عملیاتی دەکا و بەخۆشم هیچ ئیشێک ناکەم دوو سار مامۆستایەتی مەکتەبم کردی ئەو سار هیچ ئیشێک ناکەم یعنی ژیان ئەو هات کوو بەڕێوە دەچی ئێستا دابمەزرا بین هەردووکمان یەکەم بووین. هەرەم قوتابیانە ساڵێک لەمەوبەر لە بەردەم ئەنجومەنی وەزیران گرتبوونەوەی ناڕەزایەتیان ئەنجامدا ئەو کات حکوومەت و لایەنی پەیوەندیدار بەڵێنیاندا کە بەر لەوەی بگات با ساڵێک سەرجەمیاندا دەمەزرێنرێن بەڵام حکوومەتی هەرێم ئەو بەڵێنەشی هەر وەک سەدان بەڵێنی تر جێبەجێ نەکرد. ئیدریس محەممەد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.